ڕۆژاوایەکان 75 کیلۆ 80 کیلۆمەتر ئەم 80 کیلۆمەترە ئیشیشی بۆ کرا لەوە پێشەوەی شەڕیە کرد. هەموو ئەوانەی کە ڕێکخەری ئەم کۆبوونەوەی بوون، بەڵام وەکوتمان ئەم کۆبوونەوەی ئەگەتە خاوەنی بڕیار لەوەی کە چی بکەین وا ئەکەین کە کۆمیتێن لیژنەیە چی ناوەنی هەر لەم بەڕێزانەی کە لێرە پێکاتووە، بەڵام دیارە بە ژمارەی کەم بۆ ئەوەی کە عەمەلی بێ و بتوانین بخێنە بواری جێبەجێکردنەوە ئاگادارە بن لە هەنگاوی داهاتوو لە دوای بڕیاری ئەو لیژنەی کە دروستە بێت. نەیلیشمان کردو لەسەر هیچ لایەنێکی نە سیاسی نە عسکەری، هەمیشە لە هەوڵدانی خۆپاراستنی خۆمان بوون. داعش طبعا داعش مەدرسەیە لەسەر هەموو ئاسایشی هەموو جیهانە ڕوبەڕوو بووینەوە. ئێستاش ئەوەی کە باسی ناچمە ناوەڕۆکی تەفاسیلی حەلەب و چی ئەبێ و لە داهاتووی سووریا چی ئەبێ، بەڵام ئێمە مەساجمانەوەیە ئێمە دەستی ئاشتیانە ئێمە کراوەیە بۆ هەموو لایەنەکان تەنانەت بە تورکیاشەوە. هیچ دوژمنایەکمان نییە لەگەڵ هیچ کەسێک ئەگەر تعدا لەسەر ئێمە نەکات. هیوامانەوەیە ئەم لایەنانەی تر کە دێنە سەر نەخشەی سووریا هەبوون ئێستا هەن مافی هاوڵاتیانی سووریا بپارێزن، سیستەمێکی دیموکرات داینێن، ئێمە ئامادەین بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو ئەساسانە. هیچ نەدژمناییمان لەگەڵ هیچ لایەنێک هەیە. مرحلەیەک دێت لە انتقالی سیاسیە پێڵی عەدالەتی ئیجتیماعی لێبوردەییایە، هەموو تەرەفەکان مەجبورن لە ئاخرە لە یەکتر بگورنەوە، بەڵام پلانێکی وازەح و دوگمە و سیاسی و استراتیجی وازەح هەبێت. ئەوەی گوزەرەی لە ئێستا لایەنەکان هیچ پرۆژەیەکی وازەحیان نییە، بەڵام لە هەندێک ڕۆیە و گفتوگۆش کراوە لەگەڵیان. ڕجێمێک هەیە بەو عەقڵیەتە نابێ بەردەوام بێت، هیوادارین سووریایەکی تازە لەدایک ببێت کە مافی هەموو نەتەوەکان بە تایبەتی مافی گەلی کوردی تیا پارێزراوە. ئەمە وەکو ئاماژەیەک بۆ فکرمان چییە بۆ ئەم مەرحەلە داهاتووە. سەبارەت بە هەنگاوەکان چەند عەمەلی بن باشترە بێ. ئەوەی دەرگای سێمالکە ئەتوان دواییش لەسەر کرد، ئەو هەندێک بەڕێزان باسی ئەوەیان کرد هاوکاری مادی لەم کاتە ڕەنگە زەرورتر بن کە لە زووترین کات ئەتوانی بنێرن لە ڕێگای حسابێکی بانکی بێت. بە تایبەتی ئەوەی کە من ویستم مامۆستا محەممەد زۆر ئاماژەی پێدا، ئەوەی گرنگە لێرە زیاتر بابەتی هاوکاریەکە بوو کەوا لەسەر چەند خاڵێکە یەکەین هاوکاری بووە، هاوکاری مادی و هاوکاری معنەوی. بە بڕوای من یعنی هاوکاری معنەویەکەش بەقەت هاوکاری مادیەکە زۆر گرنگە، چونکە ئەم هاوکاریە لە شەڕی کۆبانە کاریگەری خۆی هەبوو. هاوکارە مادیەکەش کە لە ئێستادا وەکو هاوڕێبەختیار ئاماژەی پێدا، مناڵێک لەوێ لەسەر ماڕەقە بە چاوەڕێ ئەوە ناکە بە خاو ئێمە ئەم هاوکاریان بکەین یان کەسانێک لەوێ برسین. خاڵێکی زۆر سەرەکیە ئەبێ زۆر کاری بەسەر بکرێت. کۆی هەموو ئەو بابەتانی لێرە کە باس کرا پێویستە بێگومان کە ئاماژەتان پێدا گروپی زۆر ینی لێرە ئامادەی هەبوو و هەمان هەڵوێستی هەیە، ئەوەیە کە لە ناو هەموویدا لیژنەیەک پێک بێ، ئەو لیژنەیە هەم سەرپشتی هاوکاریەکە بکە و ئەو سەرپشتی هاوکاری معنەویەکە بە. هاوکاری معنەوی مەبەستم لێرە ئەوەیە ڕێپێوانێکی مەدەنی بێ بۆ پاڵپشتی، لەبەر ئەوەی من ئەوەی تێبینیم کردووە کە ڕۆژ ئاوە چەندە پێویستی بە هاوکاری مادی ئەوەندەش پێویستی بە هاوکاری معنەویە. ئێمە لەوانەیە لە ئێستادا زۆر قورس پێ بتوانین هاوکاری مرۆیی بۆ ڕۆژ ئاوە بنێت، وەک ئەوەی لە شەڕی کۆبانە خەڵکی بەشداری کرد لەو شەڕەدا. لێرە لەوانەیە لە بارودۆخەکەی کە ئێستا پێدا گوزەرە بێ نەتوانین، بەڵام کۆی ئەوەی کە ئێمە ئیشەکان سەرکەوتوو بن لێرە ئەبێ ئەو لیژنەیە پێبێ، ئەو لیژنەیە سەرپەرشتی بکاو و هەر کارێکیش بێ بگەڕێتەوە بۆ لای ئەو لیژنەیە، چ جالەوەی کەوا پەیامنامەی خۆیان پێشکەشکەن یان سەرپشتی لیژنەکان بکەن و هاوکارێکەش ناوەندی سلێمانی بێتە ناوەندی سەرەکی شوێنی بۆ دابین بکرێ. ئەگەر ئەم کارانە هەمووی ئەنجام بدرێ، ئەگەر ئەو هێز و دەسەڵاتدارانەی کەوا ڕێگەکانمان بۆ نەکەنەوە تۆ هەرچەند لێرە هاوکاری کۆ بکەیتەوە ناگاتە جێ مەبەستی خۆت. بۆیە لێرەدا ئەوەی زۆر گرنگە پێکێنانی لیژنەیەکە و کۆمەکی هاوکاری مادیەکەش زۆر گرنگە و لە هەمان کاتەوەک ئاماژە پێدا هاوکاری معنەوی کە ڕێپێوانێکە کە هەموو شار و شارشەکان بگرێتەوە. ڕێپێوانێکی مەدەنی لەبەر ئەوەی بەڕاستی ڕۆژ ئاوە پێویستی بە هاوکاری معنەویش هەیە. پشتگیری ئێمە و دەنگی ئێمە و پشتیوانی ئێمە سەرکەوتنی ئەوان مەسۆگەرەکە بێگومان سەرکەوتنی ڕۆژ ئاوە سەرکردنی هەر چوارپارچەی کوردستان دەستی هەموو لایەک خۆش بێت دووبارە بە خێراتتانە.
ئەم چالاکیەکە ئمڕۆ ئێمە تیا بەشدار بووین دیارە بۆ چالاکیەکە بمۆرکێکی نەتەوایەتی پێوەیە چالاکیەکە بۆ پشتیوانیکردنی کوردانی ڕۆژئاوایەکە بە هەمومان بە ئەرکی خۆمان ئەزانین کە ئمڕۆ هەموو لە پشت کوردانی ڕۆژئاوا بۆستین تا بتوانین ئەم سەرکەوتنەی کە بەتەماین ئەم سەرکەوتنە بێنینە دی و بتوانین بۆ گەلی کورد ئەو مافۆ ئازادیانەی کە ئەمانەیە بهێنینە دی بۆ ئێمە کە لێرەدا کۆبووینەتەوە کۆمەڵێک پێشنیار کراوە کۆمەڵێک ڕێکاردانراوە کە بتوانین ئیشی لەسەر بکەین و تا ئەوەی کارەکانمان بچێتە پێشەوە ئەو هاوپشتی و پاڵپشتێشمان بێتە کارێکی عملی کە یەکێک لەو پاڵپشتیانە ئەوەی نووسینی چەند یادداشتێکە بۆ نەتەوەی گرتوەکان بۆ لایەنە پەیوەندیدارەکان کە ئەمانە بە شێوەیەکی جدی بتوانن ناوچەی دژە بڕێن کۆمەکی بەپەلە بگەین لە ڕۆژئاوای کوردستان چونکە وەکو هەمووتان نەزانن ئێمە کوردان لەبێت چواردە وراون محاسەرەی راون لە کارەساتێکی مرۆیە ئەژین جگە لە کارەساتە نەتەوەیە کە جگە لەوەی کە کارەساتێکە لەسەر کوردبوونیان بەسەریان هاتووە کەواتە ئمڕۆ پشتیوانی ئێمە کارێکی زۆر زەرورە و واجب ئەبێ بیکەین بەرامبەر کوردانی ڕۆژئاوا. کۆمەڵی پێشنیاری زۆر باشکرا کە یەکێک لەو پێشنیارانە کە من خۆم ڕام پێێتی و قەناعەتم پێێتی ئەویش مەسەلەی ئەوەیە کە ئێمە کار لەسەرەوە بکەین لە حکوومەتی هەرێمی کوردستان بە هەردوو بە هەر سێ سەرۆکایەتێکی سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی حکوومەت سەرۆکایەتی پەرلەمان کە بتوانین ئێمە هەمومان بەدەستە جەمعی ئمڕۆ وەکو کورد بچینە پێشەوە بچینە مەیدانەوە دیفاع لە قەزەکەی ئەوان و پاڵپشتی ئەوان کێنێکێکی تر لە پێشنیارەکان ئەوەیە کە مەسەلەی ئەوەی کە باسم کرد مەسەلەی یادنووسینی یادداشتە ئەجا کۆکردنەوەی کۆمەکی مادی و بۆ کوردانی ڕۆژئاوا کە لە هەمویان گرنگترن چونکە ئمڕۆ پێویستیان بۆ کۆمەکەی و خاڵێکی تریش کە ئێمە پێمان باشە و ئیشی بۆکەین مەسەلەی کۆمەکی معنەویە کە لە ڕێگای ڕێپیاوانەوە بێ لە ڕێگای پەیوەندیکردنەوەانێ بێ بتوانین کار لەسەرەوە بکەین کە بتوانین بەشێکی کەم لە ئازارەکانی ئەوان کەم بکەینەوە.